بەیانیتان باش ڕۆژێکی باش بینەران و سەرانی کوردستان 24 لە هەر شوێنەکەن سڵاوێکی بەر ئارامی و بەرخێر و خۆشیتان لەبێت تاوی ڕۆژەکەتان بەخۆشی بەڕێ بکەن و هیوای تەندروستێکی باشیشتان بۆ خوازم. ئەم ڕۆژ دەرفەتێکی دیکەیە، ئەم ڕۆژ ئەتوانین بە کۆمەڵە بەرگە و بابەتی دیکەوە بینەوە میوانی ئێوە بۆ هیوایم کە هەموو بەرگە و بابەتەکان جێڕەزامەندیەوە بێت و تەواوی بابەتەکانیش سوودێک بە ئێوە بگەێنێت. وەک هەمیشە وتومە دەرفەتێکی نوێ ڕۆژێکی نوێ بۆیە کە بتوانین ئەوەی هەمانە جیاوازتر بیری لێ بکەینەوە تا بتوانین بۆ ئامانجەمان بگەین کە ئامانەوێت. بۆیە هەمیشە بە وزەیەکی ئەرێنیەوە دەست بە بەیانێکەتان بکەن تا تەواوی ڕۆژەکەش بە باشی بەڕێوە بچێت. بەرگە و بابەتی تایبەتمان بۆ ئامادە کردوون کە تایبەتە بە چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگە جا لە سەرەتاوە کەمیشە بە هەندێکیان ئاشناتان دەکەم. لە شاری سلێمانی ڕێوڕسمێک بۆ ڕۆژی گیانی برایل نووسینی زبر بۆ نابینایان ڕێک دەخرێت و دەیان ئامێری دەنگی بۆ نابینایان نمایش دەکرێت. کتێبی بنەماکانی سەرکەوتن بڵاو کرایەوە. نووسەری کتێبەکەش دکتۆر سەلیم سەعید زەنگەنەیە وەک خۆشی باسیەکات لەو کتێبەدا ئەزمموی 60 ساڵ تەمەنی نووسیوێتەوە و باز لە قۆناغەکانی سەرکەوتن لە ژیاندا دەکات. کۆمپانیایەکی فینلەندی بە تێکەڵکردنی پلاستیک و پاشماوەی قاوە پێڵاوی وەرزشی دروست دەکات و بۆ دروستکردنی هەر پێڵاوێکیش نزیکەی 300 گرام پاشماوەی قاوەی بەکارهێناوە. وەک بەرپرسانی کۆمپانیاکەش باسییان کردووە ئامانج لە کارەکەیان پاراستنی ژینگەیە. سەرەتا لە سلێمانی و با دەست پێ بکەین باسی و ڕێوەڕسمەتان بۆ بکەم کە ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژی جیهانی برایلەوە ئەنجام دەدرێت نووسینی زبر یان برایل بۆ نابینایان ڕێک دەخرێت. ئەم چالاکیە کە ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەت لە شاری سلێمانی هەر بۆ ئەم بۆنەیە ئامادەی کردووە. ڕێوڕسمێک بە دروشمی بینین لە پەنجەکانەوە خزمەت بە داهێنانەوە. ئەم ڕێوڕسمە لەلایەن ئەم ڕێکخراوەوە ساس کراوە. ڕێکخراوەکە ئاماژی بۆش کردووە کە لە ئاهەنگەکەدا نوێترین ئامێری خۆماڵی وەک نوێترین داهێنان دەخاتە خزمەتی نابینایان کە پێکهاتوون لە دەیان ئامێری دەنگی بە چەندین جۆر یاری و یاری ژمێریاری و فەرهەنگی و زانیاری مەشقەکانی بیری و ناو بیر و ڕەنگەکان دەخاتە بەردەستی نابینایان وەکوتم. هەروەها چەندین هۆنراوە و شیعر و گۆرانیش لە ڕێوڕسمەکەدا پێشکەش دەکرێن و کتێبخانەی تایبەت بە برایلیش دەکرێتەوە. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم چالاکیە کە ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەتی نابینایان لە سلێمانی ڕێکی خستووە من قسەی زیاتر لەگەڵ بەڕێز عوسمان خەلیفە سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنایی دڵ دەکەم بزانین کار و چالاکیەکانیان چۆنە لە سلێمانیەوە بەشێکی ڕاستەخۆ لەگەڵم دەبێت. بەیانیت باش کاک عوسمان بە هیوای ڕۆژێکی باش. بەیانیتان باش دەستخۆشی بۆ ئەم دیدارە و ئێوە هەمیشە یەکێمون لەو کەناڵانی کە ئێمە شانازیتان پێوەکەین کە لە بۆ نەو مناسەبەکانە هەموو ئەو شتانەی کە تایبەتن بە چین و توێژەکان ئێوە هەمیشە بوونتان هەبووە. زۆر سپاس. کاک عوسمان سەرەتا ئەگەر کورتەیەک یاخود باسێکی ئەومان بۆ بکەی پیتی برایل چییە و لە چی ئەوم ڕۆژە جیهانیە هاتووە؟ تەمام برایل نووسینی زبر تایبەت بە نابینایان شێوازێکە ئامێرێکە هێمایەکە بۆ ئەوەی کە نابینایان نووسین و خوێندنەوەی خوانی پێ بکەن و لە ڕاستەوە نووسرێ و لە چەپا ئاخنرێتەوە کە یەکەم شێوازە لە نووسین
کە لە ڕاستەوە بنووسرێەوە لە چەپەوە بخوێنرێتەوە سەرانسەری هەموو زمانەکانی دنیا هەموو نەتەوەکان بە یەک شێواز بەکاری هێن لەوانەیە لە ڕووی نووسینەوە مەسەلەن ئینگلیزی کە لە چەپەوە ئەنووسرێ مەسەلەن عەرەبی و کوردی وەمانە لە ڕاستەوە نووسرێن و هەریەکەی بۆ خۆی شێوازی هێماکانیشیان جیاواز بێ لە ڕووی نووسینەوە یاخود کۆری و سینی و ئەم بابەتانی کە یابانی کەیبینی شێوازی نووسینان چەند جیاوازترە لەو شێوازانەی کە نەتەوەکانی کە ئەینووسن بەڵام لە بڕایلە ئێمە یەک شێواز نووسینمان هەیە ئەویش کە لە شێوازی زەنگیانەیەک چۆن هەڵەتۆقێ لەسەر وەرەقەیەک لە 6 خاڵ پێ هەر خانەیەک لە 6 خاڵ پێک دێت 3 خاڵان لای ڕاست 3 خاڵان لای چەپ بۆ ئەمە بۆ هەموو نەتەوەکان بۆ هەموو شێوازەکان لە نووسین لە هەموو نەتەوەکانی سەرانسەری دنیا بەم شێوازەیە بۆ ئێمە لێواکو نابینا گشتگیرین وەکو هەموو مرۆڤایەتی چۆن لە شتێکە ئەگەر یەک بگرنەوە ئێمە لە بڕاییلا لە نووسینی زبرا یەکمان کردوێتەوە بۆی کە هەمومان بە یەک شێوازە نووسین و لێرە فرانسیس لویس برایل کە داهێنەری ئەم بابەتەیە کە لە گوندی کۆرۆ لەدایک بۆ لە فەڕەنسا و ئەم لە تەمەنی 3 ساڵیە کە باوکی پینەچی بووە ئەو درەوشەی بەکارهێناوە کاتێککە درەوشەکە بەکارهێنێ و بەرچاوی ئەەکەیەوە چاوێکیانی لەدەست ئەدا دواتر بەهۆی کاریگەری ئیلتیهابی چاوەکەی کاریگەری ئێستا چاوەکەی تری ئەکا و چاوەکەی کەشی بەتاتی لەدەستدا لە تەمەنی 5 ساڵیە دواتر ئەیبەنە پاریس بۆ ئامۆژگای نابینایان لە پاریس ئەوان لە تەمان لویس برای لە 1809 لەدایکوانی لە 1809 پەیمانگایەک یان ئامۆژگایەک هەبووە تایبەت بە نابینایان کە لە سلێمانی بەداخۆ لە ساڵی 1990 کراوەتە جا سەری ئەو نێوانەکە ئەو مەسافەیەکە کە چەندێک بینی هەیە بۆ خزمەتی نابینان و دواتر ئەوە بوو کە ئەم ئامۆژگایە وای کرد کە لویس برایل بگرێتە خۆی کە شێوازێک خوێندنی تیابەوە تایبەت بۆ نابینایانیش بەڵام ئەمە بەلای لویس برایلەوە کارێکی گران بووە بۆیە بیری کردوێتەوە کە شێوازێک لە نووسین و خوێندنەوە بەکار بێنێت و دابهێنێت کە ئاسانتر بێ و کە چۆن چاوساخەکان کاتێک بە خێرایی شتێکە نووسن بە خێرایی خوێندنەوە نابینەکانیش ئاوا بتوانن بە شێوازێکی نوێگەری و بە شێوازێک بە ئاسانکاری تیابێت لە خێرایی خوێندنەوە نووسینە بۆ ئەوەی ئێمەش چۆن کتێبێک بۆ نمونە ڕۆمان ئەگەر لە 300 لاپەڕە پێک هاتبێ ئەگەر بۆ شێوازەی کە ئێستا بینووسین با بڵێن ئەو ڕۆمانە لانێ بە 900 لاپەڕە بە برایل بتوانین تۆماری بکەینەوە یعنی بە سێقات و چوارقاتی ئەو کتێبە بەڵام ئەگەر لەو سەردەمەی 1970 ئەگەر بۆ ئامۆژگایی کە هەبووە پەیمانگایە کە تایبەت مەنابیان لانەیە لاپەڕەیەک یعنی کاتێکی زۆر و نووسینێکی زۆر و هۆکارێکی زۆری بیستایە بۆ ئەوەی کە یەک لاپەڕەیە چەندی ڕێشت کە بنووسی وە ئەم کاتێک کە ئەفسەرێک هاوڕێی بووە لە سەربازیە ئەفسەرێکی فەڕەنسی لە شەودا وەکو نهێنی سەڕولەیل لە نهێنیە شتێکی بەکارهێناوە ئەو شێوازە بۆتە هۆکاری ئەوەی کە لە تاریکیە ئەوان کاتێک سەڕێک و نهێنێک بەکارهێنن بە لەمس کە هەستی پێ بکەن ئایا ئەمیش بیرەکاتەوە بۆچی نابیناکان کە لە تاریکیە ئەژین شتێک بەکار نەهێنن بۆی کە ئەمانیش بتوانن ئەو شێوازە سوودێکی لێ ببین بۆیە بیرەکاتەوە و ئەم داهێنانە ئەکا کە ئێستا بە ناوی لویس برایل ناو نراوە و لە 1970 کە لەدایکە بێت دواتر لە 1952 کۆچی دواییەکە و 4 طبعا دوایەوەی کە 4 کراوە بە ڕۆژێکی یادێک بۆ لویس برایل و لە هەمان کاتا کراوە بە ڕۆژێک بۆ نووسینەکەی کە ناوی نووسینی زبر نووسینی برایلە. باشە کاک عوسمان پەیمانگاکانی خۆمان پەیمانگاکانی کوردستان تا چەند گرنگیان بەوە داوە کە پیتی برایل یاخود نووسینەکان بکەن بە پیتی برایل و هاوکات لەگەڵەوەشدا نابینایان فێری خوێندنەوەی ئەو پیتانە بکەن یاخود فێریەوە بکەن کە بە پێی پیتی برایل بتوانن بخوێننەوە و ئەوەی پێویستیانە دەستیان بکەوێت. بەڵێ تەمان دواترەوەی کە لە ساڵی 1952 کە کۆچی دوایەکە لویس برایل تەمان بەهۆیەوەی کە ئەترافیان پێ نەکردووە وڵاتی فەڕەنسا دواتر کە دەرەکەوێ لە تەمەنی 29 ساڵیە ئەو بەتاوەتی داهێنانەکە دروستەکە بەڵام ئاعترافی پێ ناکرێت دواتر کە هەستەکەن وڵاتی فەڕەنسا و لیژنەیەکە هەڵەسێ با لێکۆڵین لەسەر ئەم بابەتەی ئەم بۆیان دەرەکەوێت کە ئەمە داهێنانێکە خزمەت بە مرۆڤایەتیەکە بۆیە تەنان تەرمەکەشی لە گۆڕەکە دەرەهێنەوە ئەیبنە ناو ناودارانی جیهان ئەمانەی کە لە فەڕەنسا بە ناوی ناودارانەوە کە خزمەتی مرۆڤایەتیان کردەوە ئەویش یەکێک بە لەو ناودارانە وەکو داهێنەر لەوێت تەرمەکەی گوێزنەوە بۆ ئەوێ
دواتر دوای 1952 دوای 2 ساڵ بە تەواوەتی ینی وڵاتی فەڕەنسا یاعتراف بەم داهێناناکەوە چواری یەکۆکو ڕۆژێ دایکبوونی ئەناسیێنێ بە ڕۆژێک بۆ برایل و دواتر لە 1916 لە ئەمریکا ئەم نووسینە پیانەکە و لە 1916ەوە ئەمریکاش دەستی بە نووسینی زبر برایل کردووە بۆ خزمەتی نابینان و لە شەرقی ئەوساتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ساڵی 1932 وڵاتە عەرەبیەکان دەستیان پێ کردووە دکتۆر تەها حسێن لە میسر کە دکتۆرێکی نابینا بووە پرۆفیسۆرێکی بلیمەت بووە ئەویش هەموو ساڵێک چواریەک یادی ئەم ڕۆژەی کردوێتەوە گرنگی پێداوە بە گرنگیەکی باشی زانیەوە دواتریش لە ساڵی 1970 لە پەیمانگای ڕووناکی بۆ نابینان لە هەولێر خۆشبەختانە کە و پەیمانگایە کراوەتەوە و گرنگی بە برایل دراوە لەو کاتەوە و ئەو شوێنە گرنگیەکی تایبەتی هەبووە بۆی نابیناکان فێری خوێندن بچووکە پێشتر هەموو نابیناکان وەکو کاگەحمەی شێخ لە شاری سلێمانی هەموو نابینەکانی کۆ کردەوە لە حوجرەیەکا و قورئانی پیرۆزی پێلەبەرکردون و لەو ڕێگەیەوە بۆ نەو مناسبە و مەولود و ئەو بابەتانی کە پەیوەندیان بە مێژووی شاری سلێمانیەوە هەبووە نابیناکان وەکو مێژوویەک بەڕێوان بردووە دواتر بۆی نابیناکانیش لە بڵێن لە خوێندن بێبەش نەبن ئەم مەسەلەی برایلە و نووسینی برایلە گرنگیەکی وای هەبووە شاری سلێمانیشی کردوێتەوە لە 1998 کە لە 1998 کە پەیمانگایە کراوەتەوە لێرەش گرنگیەکی باشیان بە برایلە داوە و ڕێکخراوەکانیش هەمیشە هەوڵیان ناوە کە خولی برایل بکەنەوە بۆ ئەوی نابیناکان بە تەواوەتی سوود لەم شێوازی نووسین و خوێندنەوە ببینن و بتوانن کە خۆیان لە بینینی پەنجەکانی خوانەوە نەک ئەوەی کە ئێمە بەردەوام کەسێک ئاسانکاریمان بۆ بکە و کەسێک ئەرک بکێشێ بۆی کە بەردەوام شتمان بە بخوێنێتەوە بەڵکو خۆشمان بەدەستی خۆمان شت بنووسینەوە شت بخوێنینەوە و ئێمەوەکو ڕێکخراوەکە چەندین خولمان کردوێتە لەو بوارە بە تایبەتی ڕێبەس فاوندیشن کە خولی بۆ کردوینەتەوە و ڕێکخراوی ڕیج کە خولی کردوێتەوە چەندی جار هەوڵمان ناوە کە ئەم خولانە گرنگی پێبین و نابیناکان کۆ بکەینەوە لەناو ڕێکخراو و ئێمە لەو ڕێگەیەوە بتوانین نابیناکان بە تەواوەتی فێری نووسینی زبر بکەین و سەنتەری ڕۆشنایایی بۆ نابینان لە سلێمانی ئەم سنتەرە کە دروست بۆ تاکەن سنتەرە کە سەرچاوەیە بۆ نووسینی برایل و من بەڕێبەری سنتەرەکەشم لە هەمان کاتە ئەم سنتەرەش تەمان سیستەمی ڤێرگۆی تایە کە شەریکەی باومی ئەڵمانی ئەم بڵێن ڕینەی کردەوە ئەم سنتەرەی کردوێتەوە لە سلێمانی لە 2008 کە ئەمە کۆمپیوتەرەکە دەنگی لەسەرە کاتێک کە کەسێک شتێکە نووسێ بەدەنگ ئەمە بۆی نابیناکە سوود لە دەنگەکە ببینێەوە لە هەمان کاتیشە ئامێریکی هێڤار پرۆ بە هەمان کات لەوحەیەک لەسەر مێزەکە لە بەردەم بڵین کۆمپیوتەرەکە بە برایل هەمان شت بۆ نووسێکە لەسەر شاشە نووسیتە یعنی لە دەنگیش و لە بینینیش و لە نووسینی زبریشە لە سێ شێوازە ئەو نووسینە دەرەچێ بۆیە ئەم سنتەرەش گرنگی داوە بەوەی کە ڕۆژنامە بە زمانی بڵێن بە شێوازی و بە شێوازی برایل و نووسینی زبر مانگانە بڵاو کاتەوە یاخود هەفتانە ئێمە هەفتانە ڕۆژنامەمان بڵاو کردێتەوە و یەکەم گۆڤاری گۆچانی سپیمان لە سنتەری ڕۆشنایی سلێمانی دەرکردەوە بە شێوازی زبر و بە شێوازی چاوساخیش بۆەوەی چاوساخەکانیش تێ بگەن کە ئەمە شێوازێکە لە نووسین و ئەتوانین ئێمەی نابینانیش ئەم شێوازە لە نووسین و خوێندنەوە بەکاربێنین و ئەو سنتەرە لە زۆر ڕووەوە توانێتی خزمەتێکی دیار بە نابینان بکە و چەندین کتێبی خانی سمۆرە و کتێبی مناڵان کە دەرچووە هەر هەمیمان کردوێتەوە بە نووسینی زبر کە نابیناکان بە ئیستیعارە ئیبەنەوە ماڵی خوێنەوە ئەیهێننەوە و چەندین کتێب لە بواری نووسینی زبرە لەو شوێنە دەسەکەیەوە پەیمانگاکانیش هەوڵیان ناوە کە منهەجەکانی پەروەردە بە نووسینی زبر جارێکی تر بخەنەوە خزمەتی نابینان. بەڕێز عوسمان چه ئامڕازێکی دیکە هەیە ئێستا کە ببێتە هۆی ئاسانکاری بۆ نابینان تا بتوانن بخوێننەوە یاخود بنووسن و یاخود ئەو شتانەی کە پێویستیانە بەردەست بێ و ئاسانکاری بێ بۆ ژیانیان جارج بە ڕێگەی سەوت بێت یاخود ئامێری زیرەک بێت چ ئامرازێک هەیە کە ئێستا بەردەست بێ و ئاسانکاری بێ بۆ ئێوە بەگشتی؟ بەڵێ تەمانە 1950 یەکەم چاپی تایبەت بە برایل دروست کرا چاپێکە بەدەست شتی پێنووسی سەریعتر بوو نووسینەکەی و لە 1990 بڵێن ئەو شێوازەی کە لەو حەیڤار پرۆی کە وەکوم باسم کرد ئەوە دروست کراوە دواتر پرند دروست کراوە کە وەکو چاپ بەدەیان کتێب بە یەک جار دەرەکە وەکو تابعەکانی کە هەن و دواتر ئێمە بیرمان کردەوە کە ئەم هەموو کتێبە ناکرێت بکرێ بە نووسینی زبر بە برایل وایە ئێمە لە ڕووی ئەو خۆبەخشانەی کە بەردەوام کتێبە خوێندنەوە کتێبی ڕۆمان و چیرۆک و فەلسەفە و مێژوو ئەو شتانی کەەوە نابینا حەزی پێ بکەن کراوە بە دەنگ کەسانی خۆبەخش کتێبەکانە خوێندنەوە دواتر
نابینان خودی خوان لە ڕێی کۆمپیوتەرەکانەوە کە سەوتی لەسرە مونتاژی ئەکەن و دواتر بە شێوازی CD یاخود بە شێوازی میمۆری و فلاش خینە خزمەتی نابینان بەبێ بەرامبەر کە ئەمە شێوازێکە کە هەزاران کتێب ئەمڕۆ بەدەنگ تۆمار کراوە چاوساخەکانی زۆر جار سوودی لێ بینین و چەندین چەناڵ دروست بووە لە یوتیوب کە ئەم کتێبانە بەدەنگ بڵاوەکەنەوە و خەڵکی کەش کە گوێی لێگرێ سوودێکی باشی هەیە و ئەتوانێت زانیاریکی باشی لەو بابەتە دەستکەوە ئێمە وەکو ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەتکە تایبەتە بە نابینایە کاتژمێرێکمان بەدەنگ دروست کرد کە هەموو نەتەوەکان کاتژمێر بەدەنگی خۆیان هەیە بەڵام بە زمانی کوردی نەبوو بەڵام ئەو کاتژمێرەمان دروست کرد خۆشبەختانە و بەخشیمان بە نابینان بێ بەرامبەر کە ئەم کاتژمێرە 5 فەرزە خۆی لە کاتەکانە بێبێ زیاد و کەم 5 فەرزە خۆی بانگەیات و ساڵنامەی کوردی تایە و هەموو کاتێک پێتەڵە پلەی گەرمی چەنە و تەوقیتی تایبەتی تایە و لەگەڵ ئەوەشە ڕۆژەکانی هەفتە ئەچ کاتێ بڵین دەست بنی بە دوکمێکای پێتەڵە ئەمڕۆ چەند شەمەیە و لەگەڵ ئەوەشە هەر کاتێکە بڵین بانگە فەرمێ نوێژی نیوەڕۆ پێتەڵە چەندێکی ماوە بۆ نوێژی عەسر و لە شەوا بێ ئەڵێ کاتژمێر بۆ نمونە 8 و 20 خولەکی شەوە ئەگەر ڕۆژ بێ ئەڵێ مەسەلەن 6 و 50 خولەکی بەیانیە یان ئێوارەیە هەمووی پێ ئەڵێ کە هیچ کاتژمێرێک نییە بۆ شێوازە بەڵام ئێستا ئێمە خۆشبەختانە ئەم ئامێرەی کە ئێستا بەدەستمەوەیە ئەمە تازەترین ئامێرە کە ئێمە وەکو نابینانی هەرێمی کوردستان کە بیرمان کردو لەوەی کە دروستی بکەین ئەم ئامێرە بەڕاستی لە سەرانسەری دنیا بگەڕی شتێک نییە لەم بابەتە ئەمە هەمووی بیرۆکەی خۆمان بۆ هەر لەناو بڵین سلێمانی لەناو ماڵی خۆمانە ئەم شتانە دروست کراوە یانی لە شوێنێکی ترەوە ئەم بابەتە نەهێنراوە کاک عوسمان بە هەرەوەزی دروستان کردووە یاخود گەنجێک کەسێکی دیاری کرا و دروستی کردو ئامێرەکە ئێمە کەسێکمانەیە کاگێ سەروەر کە ئەو هەموو داهێنانەکان لە ڕێگای ئەوەیە ئەو کەمبینایە و ئەو بڵین ئێمە من وەکو بیرۆکەکە ماوە پێ و ئەویش وەکو شێوازی داهێنانەکە دروستی کردووە و ینی زۆر جار سەر سۆڕەمێنێ لەوەی کە ئامێرە بم بچووکە ئەم هەموو زانیاری و ئەم هەموو بابەتانی کە تایەتی بۆ شێوازە چۆن لەم جیهازە ئەم هەمووشتە جێگای بێتەوە لێرە ئەگەر سیرکەین ئەم جیازە بچووکە چەند دوکمەیەکی لەسەرە ئەم دوکمەیان ئەمە بەشی سەرەوە 16 دوانزە یادی دامەزراندنی ڕێکخراوی ڕۆشنایی دڵ ئەمە بەسمان لەوەیە کە ڕێکخراوەکە لە 16 دوانزە دروست بووە ئەگە دەستمێن بە ژمارەیەەکە هەڵبژاردن و زانیاری ئەمە یاری هەڵبژاردن و زانیاری دوگمەی دووەم یاری بیری ناوبیر یاری بیری ناوبیر ئەمە یاریەکە تەمەەن تایبەتە بە مەشقەکانی مێژ یاری ڕەنگەکان ئەمەش یاری ڕەنگەکان تەمە چوارەمیش حاسیبەیە ئێمە بۆ یەکەم جار توانیمانە حاسیبە ئامێری ژمێرکاری بە دەنگی کوردی دروستکەین کە تا ئیسە نەبووە ئەگەر ئێمە ئێستا ئەم ژمارەیەکە بژین ئەگەر یاری هەڵبژاردن و زانیاری هەڵبژێنی خۆی توانێت زانیاریشمان بات ئەمە جۆرە یاریەکە کە لە ABCD پرسیارێکە کاوتوەیەکی لەم بەشانە هەڵبژێری و قۆناغەکان یەک بەدوایەکە تێپەڕێنی بەڵام ئەوەی گرنگە دواتر ئەو پرسیارانە کە دروست نییە وەڵامەکەت کە دەست پێکاتەوە بە تێکەڵی دەست پێکاتەوە هەمان پرسیار دووبارە نابێتەوە بەڵکو ئەو شێوازە هەمووی وەڵامەکان تێکەڵە بنەوە ئەگەر بچین ناو یاری یەکەمەوە 3 2 1 قۆناغی یەک پرسیار مرۆڤ چەند پەراسووی هەیە ئەی 11 B 12 C 13 D 14 تەمامە چوار هەنی یاوە پێوە ئەگەر بتێ دووبارەی کەیتەوە ینی بڵین باش تێ نەگەیشتێتی بۆ دووبارە مرۆڤ چەند پەراسووی هەیە ئەی 11 B 12 C 13 D 14 ئێمە تەمەەن ئەگەر زانیاریمان هەبێ ئەگەر کەسەکە بڵین قاوانی زانیاریکی باش بێ بەداخەوە وەڵامەکەت هەڵە بوو وەڵامەکە بریتیە لە B کاتە من ئەی ماڵبژای 11 بەس خۆی 12ەیە کاتە لێرە چەند قۆناغ ببڕی تۆ زیرەکی کەسەکە دەرەخا کە وەڵامەکە دروستە بەڵام کاتێکە دەست پێکاتەوە سەمەسەگەمانی دەست پێ بکەینەوە لێرە پرسیارەکان هەروانە نایەتەوە ئەمە 1000 پرسیاری تا تۆمەرکراوە قالێنج ئاغا یەکێکە لە شوێنەوارە کۆنەکانی کوردستان و دەکەوێتە کام شارەوە ئەی دهۆک B کەرکووک C سنە D هەولێر باشە کاک عوسمان تەما پێدا هەولێرەوە من هەولێرە ماڵبژات مزگەوتی گەورەی شاری سلێمانی تەما بەردەوام ئەڕوا قۆناغەکەوارەوە ناوبانگی هەیە ئەی تەرمی کاک ئەحمەدی شێخ B تەرمی شێخ مەحموودی نەمر C دروستکردنی خواردن بۆ سەدان هەژار D هەموو ئەو وەڵامانە ڕاستن تەبەنەمە دی هەموو وەڵامەکان ڕاستن چونکە ئەو سێشتەی هەرسێکی تایە وەڵامەکەت دروستە بەڵێ قۆناغی
ئەمە قۆناغەکان قۆناغ بە قۆناغ ئەڕوا ئەمە بۆ نابینا برج لە شوورای چیندا هەیە ئەمە 15 بی 20 ئەمە گرنگەکەی لە چیایە گرنگەکەی لەوایە کە نابینا مەسەن گۆشەگیر نابێت لە ماڵەوە خود دانیشێ یەکەم کاتەکەی بە شێوازێکی باشتی ئەپەڕێنێ و دووهەمیش کە بڵین زانیاریکی دەسەکەوێت لەمە جا ئەمە تەمان ئەگەر بمانە ئێستا ئالەتی حاسیبەکە بەکاربێنین ئەگەڕینەوە لەو بەرنامە بۆ لیستی سەرەکی لەو بەرنامە دەرچین سە حاسیبەکە هەڵەبژێت کەمەشمان بە هیوای کە ئەو ئامێرە بەردەست بێت بۆ هەموو نابینایان بتوانن سوودی لێ ببینن و بە هیوای سەرکەوتن بۆ داهێنەری ئامێرەکەش کاک سەروەر و تەواوی بەڕێستان لە ڕێکخراوەکە بۆ هیوایان کە ئەمڕۆژ چالاکیەکانتان بە سەرکەوتووی و بەردەوامیش هەبێت بۆ نابینایان سپاس بۆی کە میوانی بەیانی 24 بووی. ئێمە زۆر زۆر سپاسانەکەین دەستان خۆش بێ ئێمە کاتژمێر دوو لە هۆڵی پەروەردەی سلێمانی لەگەڕێکی بەختیاری مەراسیمێک ساز دەکەین و دەیان خەڵات و دیاری و بەرنامەی تایبەتمان هەیە بۆ کاتژمێر دوو خۆشحاڵە بین بە هاتنی هەر کەسێک کە حەز بە دۆستایەتی نابینا بکە ئێمە دەستخۆشی بۆ بەڕێستان کە هەمیشە ئێوە چاوبوون بۆ ئێمە هەمیشە جێبینیتان کردێتەوە بۆ ئێمە هەمیشە کەناڵەکەتان شاشەیەکی ڕەنگین بووە زۆر سپاسانەکەین دەستخۆشیتان لێکەین سپاس بۆ بەڕێزیشتان. کتێبی بنەماکانی سەرکەوتن بڵاوکرایەوە. کتێبی بنەماکانی سەرکەوتن لەلایەن دکتۆر سەلیم سعید زەنگەنە نووسراوە وەک خۆی باسیەکات لەو کتێبەدا ئەزمموی 60 ساڵ تەمەنی نووسیوەتەوە و باز لە قۆناغەکانی سەرکەوتن لە ژیانیشیدا دەکات. لە کتێبەکەدا دکتۆر سەلیم باسی گۆڕانکاری لە ژیانی ڕۆژانەماندا دەکات هەروەها باسی قۆناغەکانی گۆڕانکاری دەکات بۆ مرۆڤێکی نوێخواست کە لە ژیانیدا بەردەوام هەوڵ دەدات بەرەو پێش هەنگاو بنێت هەروەها باسی بنەماکانی سەرکەوتن دەکات و باسیەوەش دەکات کە مرۆڤ چۆن ژیانی خۆی ڕێک بخات و چۆن ئامانجەکانی بە گوێرەی کات و شوێن دەگۆڕێت و نوێی دەکاتەوە. هەروەها دکتۆر سەلیم سعید زەنگەنە لە کتێبەکەیدا نووسیوێتی مرۆڤ دەبێت بەردەوام هەڵسەنگاندن بۆ کارەکانی خۆی بکات و سەیری ئامانجەکانی خۆی بکات و وەڵامی ئەو پرسیارانە بداتەوە کارەکانی خۆی هەڵبسەنگێنێت. ئێستا دکتۆر سەلیم سعید زەنگەنە لێرە میوانی بەیانی 24 کە ڕاوێژکاری نەشتەرگەری گشتی و بەڕێوەبەری نەخۆشخانەی پاکیە لە ستۆدیۆ میوانمانە و پرسیاری زیاتری لە دەکەم. دکتۆر بەخێر هاتی بانێکی باش و پڕوزەی ئەرێنی. زۆر سپاس بانی ئێوەش باش و خۆش و پڕوزەوێت. زۆر سپاس. دکتۆر سەرەتا با باسێکی کتێبەکەمان بۆ بکەی بزانین ماوەی چەندێکە دەستت بە نووسینی کردووە و ناڕۆکی کتێبەکە چەندە من هەندێک ئاماژەم پێکرد بەڵام ئەوەی کە جی سەرنجە خۆت بۆمان بدوێی. زۆر سپاس. نووسینی و کتێبە لەسەر بیرۆکەی ئەوە بوو چەند برادەر و هەواڵ و ڕەفیقم کارەکانم داوان لێکردم گوتیان شتێک بنووسیەوە بە هۆکاری ئەوەی کەەوە مرۆڤش سەرکەوتوو لە ژیان و چەند ئەزمورتە بوو شت بنووسیەوە هەم بۆ ئێمەش هەم بۆ ئەوانەی دوای خۆشت بۆ سوودی لێوە بگرن. ئیدی منیش کەوتمە بیرۆکەی ئیدی نووسینی کتێبەکەی ئیدی هەر ئەو ساڵ دەستم پێ کرد توانیم لە خیلالی تقریبان 3 مانگ کتێبەکە بنووسمە و نزیکەی 13 جاریش پێداچوونەمە بۆ کرد و 3 کەسی دیکەش بۆ ئەوەی هەڵەی تایپینگ و هەروها زمانەوانی کەم بێتەوە. ئیدی ئەوە بوو هەوڵمدا لە میانەی ئەو 6 ساڵی ژیانم بزانم ئەو هۆکارانە چی بوون کە بوون هۆکاری سەرکەوتنی من لە هەمان کاتیشدا ئەو شتانە کە فێری بووم بە تیۆری لە کتێب و گۆڤار و ئینتەرنێت و ئەو شتانە لێکی بدەم ئیدی بتوانم بیکەمە کتێبێکی پۆختاوە ڕێنمایی و لە هەمان کاتدا ئەو قۆناغانی کە لە ژیان پێدا ڕۆیشتیمە کە قۆناغەکان هەڵە بووە بۆ نمونە لە ژیانمان لە سوید و هەروها لە ژیانی دکتۆریم و هەروها لە نورینگەم و هەروها لەو ئەزمونێک کە هەشمانە ئەو 6 ساڵی لە پاشی کە کارمان کردووە بۆ بیگوازمەوە بۆ بینەر
ئامانجی سەر بەگشتی دکتۆر چ پەیامێک ئەتوێ بگەێنیت بە خوێنەر بە بیسەر لە ڕێگەی کتێبەکەتەوە؟ ئەمێ هەموو کەسێک داهێنەر بێ هەموو کەسێک خاوەن پرۆژە بێ لە کوردستان ئەگەر نەتوانی داهێنەر بێ یان خاوەن پرۆژە بێ هاوکار بێ بۆی خەڵکی تر بتوانێ خاوەن پرۆژە بێ لە کوردستان بۆی بتوانین دەستی کار لە کوردستان زیاد بکەین گرنگ نییە تۆ خاوەن پرۆژە بێ بەس گرنگەوەی ببێ هۆکاری سەرکەوتنی پرۆژەی خەڵکانی تر بۆ ئەوەی سەرما بێ بۆ کوردستان بۆ ئەوەی کاری نوێ بێ بۆ کوردستان بۆ ئەوەی خەڵکی لە کوردستان دەستی کار و بێکاری دەستی کار زۆر بێ بێکاری کەم بێتەوە بۆ ئەوەی کوردستانەکەمان جوانتر بێ گەشاوەتر بێ دائیمەن و هەردەم مرۆڤ محوەری سەرکەوتنە لە ژیان ئیدی مرۆڤ هەرچۆنێک بێ نابێ خۆی بەکەم بزانێ هەمومان یونیکین هەمومان دەگمەنین هەرێکە بەو خاصیەتانێکە هەیەی کەسمان لە کەسمان کەمتر نین کەسمان لە کەسمان زیرەکترین هەمومان تاوکەری یەکدرین ئیدی خوا سوبحانە تەعالە چۆن یەکەم خەلیە خانە لە لەشی ئینسان دروست دەکا ئەو خانەیە توانای ئەوە هەیە ببێتن بە چاو کە دەسێتە شوێنی چاو ببێ بە دەم ببێ بە دان ببێ بە ئێسک ببێ بە ماسوولکە مرۆڤی ژوایە ئیدی هەر یەکەی ئەمە کە دروست بووینە بۆ تاواکەری یەکدری بۆ بەردەوامی ئەو ژیانە دروست بووینە بەس ئێمە دەبی خۆمان دراست بکەین بزانین هەر یەکەمان کامە لایەنمان بەقووەتە بۆ ئەوی بتوانین پەرەی پێ بدەین بە کەمی نەزانین کەسمان لە کەسمان کەمتر نین هەر ئەو خاصیەتەی هەمانە کە پێوە لە دایک بووینە ئیدی ئەگەر نووسین بی مۆسیقابی طببی علم بی ئیدی ئەگەر بزنس بی و وەبەرهێنان بی ئیدی هەر بوارێک بیتن ئیدی ئەبێ ئەو مرۆڤە لە دوی بگەڕێ بیبینتەوە چکە کۆمەلگا پێویستیتی کۆمەلگا بە تەنیا ناڕوە بە تەنیا بە دکتۆرەکان ناڕوە بە مهندسەکان ناڕوە بە سیاسیەکان ناڕوە بە مەلاکان ناڕوە بە مامۆستاکان ناڕوە بە هەمومان دەڕوە هەمومان دەبی تاواکەری یەکدری بین ئیدی بۆرێکۆی من ئەوەیە چەند شتێکم لە هەر لە بیدا لە سەرتاوە نووسیوە مەسەڵەن باسی ئەوم کردووە هەمیشە ئەرێنی بە لە ژیانت بۆ هەموو ئەو شتانێک کە بەدەستێنا وا هەست بکە کەسی تر ئەم شتانە نییە و هاوکاریان بکە ئیدی هەمیشە تایبەتمەندەکان و خاصەتەکان بگرنگ و زۆر بزانە وا هەست بکە ئەو ساتی تیایدا دەژی کۆتا چرکە ساتی ژیان تکەواتە باشترین شت بەجی بێ لە باشترین شت پێشکەش بکە ئیدی هەمیشەوە هەست بکە لەگەڵ گەورەکان گەورەیت و لەگەڵ مناڵەکان مناڵیت و بۆ ئەوەی زیانە بێەوە هەمیشە باسی ئەوم کردێ کە لوت بەرز نەبی خۆت لە کۆمەلگا زیانەکەیەوە ئیدی دوایش دەستم پێکرێت دوو من شاریش دەنووسم دوو شاری خۆشمیتەیە شارێکیان تەسەوفە شارێکیان دڵاریە دوای ئیدی دێمەسەر باسی ژیانی ئێستا دەکەم لە کوردستان چۆن دەڕوا ژیانی کوردستان چۆن و بەتاقەوە ژیانی کوردستان ژیانێکی هەمیشە ئەتیمادی لەسەر کەسانی ترە هەمیشە هەر بۆ کەمترین شت لەوانەیە پلانی نەبێ دەرێ بە تەمای خۆی ئیدی ئەو بە تەمای خۆی وای کردێ لە کۆمەلگایمە تەمبەڵی دروست بێ بێبەرنامەیی دروست بێ بێکاری دروست بێ بێ ئەزمون دروست نەبیتن و هەروەها بێ ینی بۆ بێ ڤژن ڕۆیا بۆ دوا ڕۆژ دروست هەر بۆیە باسی وەشت کردووە پێویستەکە ژیان ڕێک بخرێت باشە دکتۆر لێرەوە پێمان بڵێ هەر تاکێک کە بوێت ژیانی خۆی ڕێک بخاتەوە چۆن بێت بە تایبەت ئێستا دەستپێکی ساڵێکی نوێیە سەرەتاکانیەتی چۆن بتوانین ژیانمان بە بەرنمێکی باش ڕێک بخەینەوە ئەو بە پێ و ئەزمونەی خۆت کە بە کتێبێک دەرت خستووە ئەو ئەزمونەی تۆ چی کردو یاخۆ چۆنە توانێت ڕێنمایی بێت بۆ چەندین کەسی تر کە بتوانێت ژیانی ڕێک بخە من باسم کە لە بیدایەت مرۆڤ دراسەتی خۆی بکە ئەوە زۆر مهمە دوایی پێویستی بە زانیاریە لەسەر خۆی و لەسەر ئەو توانایە هەیەی ئێستا ژیانی ئێستامان ژیانی ئینتەرنێت و تەکنۆلۆژیایە زۆر ئاسانە بتوانی زانیاری لەسەر هەموو شتێک وەربگری هەر بوارێک لە ژیان دەتەوێت وەکو جاران نییە بچی بە دوای زانیاری بگەڕێ و کەسانی پسپۆر بینیەوە و دوور بیلێت و نا ئێستا هەر شتێکی دەتەوێت بۆ نمونە تەکنۆلۆژیات دەوێت پزیشکی دەوێت تەندروستی دەوێت هەندەسەت دەوێت ئیدی هەرچی دەتەوێت لە ژیان ئابووری دەوێت دینت دەوێت هەرچی دەتەوێت دەتوانی زانیاری وەربگری دی ئەو بەڕێزا کە دەیەوێت پلانی ژیانی دابنێ یەکەم زار دیراسەتی خۆی بکە دوای زانیاری لەسەر ئەو بەشەی کە خۆی ئینترستی یان زەوقی تایە یان دەبینی سەرچاوەکانی هەیە لە خۆی ئیدی زانیاری وەربگری دوای پلان دابنێ مرۆڤ دەبی هەمیشە پلانی هەبی
پلانی ئەگەر بکرێت پلانی ساڵانی هەبێ پلانی 5 ساڵی هەبێ پلانی درێژخانی شێبی بوونمونە بۆ 10 ساڵ 15 ساڵ 20 ساڵی داهاتوو ئیدی ئەمانە بەنووسینەوە باشترە بەنووسینەوە دەبێت هەمیشە نووسراو بێت کە بیری دەچێت ئەوە یەک هەمیشە بگەڕێتەوە سەری پێدا بچیتەوە ڕاجعی بکاتەوە بزانی چەندی کردەوە مرۆڤ هەمیشە دەبی لە هەڵسەنگاندنی خۆی دابێ هەمیشە ینی ئەو ڕۆچ کار دەکەی ئێوارە دەبی خۆتە سنگەنی چیت کردووە چی نەکردووە ئایا غەڵت کردووە ئایا لەگەر کەس تووشی کێشە بووی ئایا ئەو بەرنامەی کە داد نابوو سەتا چەندی کردووە ئێمە من ماسەرێکم هەیە لە تەندروستی گشتی ئیدی هەڵسەنگاندن هەمیشە تەوەرێکی مهمە لە ژیانمان هەڵسەنگاندنیش بە دوو شێوازە بۆ نمونە ئەگەر پرۆژەیەکت دەست پێ کرد پرۆسس ئیڤالویشن هەیە لە کاتی کارکردن هەڵسەنگاندن دەکەی فاینەل ئیڤالویشنیش هەیە ئیدی کە پرۆژەکەت تاوا کرد ئەو کاتی ئیڤالویشنی دەکەی هەڵ دەسەنجێنی بزانی چۆن نیە ئایا ئەو ئەنجامانەی کە نووسی بوت پێکانت بەدەست گەیشت و ئەگەر نا بۆ بەرنامەی ترس دەکەی مرۆڤ دەبێت هەمیشە لە گۆڕانکاری دابێت نابێ ئەمڕۆم وەکو دوێنێبی ناکرێت بەیانیشم وەکو ئەوڕۆوی باشە کەواتە بەپێ و ئامانجی کە هەیەی زۆرجار شوێنەکە ئەیگۆڕێت زۆرجار کاتەکە ئەیگۆڕێت چۆن مرۆڤ بتوانێت ئامانجەکەی بەپێی شوێنەکان گۆڕانکاری بەسەردا بێنێت و بەرەو پێشتریان بەرێت یاخود بەرەو هەنگاوی زیاتر بۆ ئامانجەکەی بنێت ئەو خاڵە زۆر گرینگە دووشت هەیە ئێستاوا لێ دەکاردەم هەمیشە لە گۆڕانکاری داوی شوێن کات کاتی ئێستا وەکو جاران نییە شوێنی ئێستاشمان وەکو جاران نیە کوردستان وەکو جاران نییە ئێستا کوردستان فرە کەلچەرە فرە کللتورە ینی لەوانەیە ئێستا چەندین کەلتوری دی زیای تێدابی بۆ نمونە لە هەموو ئەوروپا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئاسیای ناوەڕاست ئیدی لە هەموو شوێنەکان خەڵکی تیا دەژی ئیدی کەواتە شوێنی ئێستامان و کاتی ئێستامان لەگەر 20 ساڵ یان 30 ساڵ لەگەر ئێستا زۆر جیاوازە ناتوانانی تۆ لەسەر ئەو پەیڕە و ئەزمون و ئەو 20 ساڵەوەی پێشتر کە لە کوردستان دروست بە لە سەری بڕۆی دەبێت هەمیشە بەراوردی بکەی لەگەر ئەزمموی دەرەوە ئیدی پێم خۆشە بێتەوە بەرنامەی حکوومەت کۆمەلگا ئەو ڕێکخراوە مەدەنیەکان ئیش لەسەرەوە بکەن چۆن تەعەقلم لە بینی ئەو هەمە فرە کەلچەرانە دروست بێت دوایی چۆن بتوانین ئەو ببێتە زەخیرەیەک ببێتە ماوادێک بۆ دروستکردنی پرۆژە لە کۆمەلگا ئیدی دەبێ ئەو پرۆژەی کە دایدێنین لەگەر ئەو شوێنە بگونجێ لەگەر ئەو کاتەش بگونجێ بۆ نمونە کاتی ئێستامان کاتی تەکنۆلۆژیای وەکو باسمان کرد بۆ نمونە من ئەگەر بەیانی ئەگەر سنتەرێک دابنێم خەڵکی ئێستا وەکو جارە نییە بێ بە پێویست سەردانی ئەو سنتەرێ من بکاتن نە چەندەها سنتەر هەیە ئەو سنتەرە مارکێتینگی چۆنە ئەو ئامێرانی کە دابینی کردو چۆنە ئامێرەکان نوێنیان نە خەڵک ئێستا ڕۆشنبیرە زانیاری هەیە بۆ نمونە باسی سنتەرەکەی من کە ناوی ئامێرەکان دەنووسم یەکسەر دەچێت لەسەر ئامێرەکان دەخوێنەوە زانێ ئامێران لەکوێ بەکاردێن چۆن نییە ئیدێوە زۆر گرنگە و لە هەمان کاتیشدا ئەو کاتەی بۆ پرۆژەکە دادنێ مەسەلەن بۆ نمونە دەبێت پرۆژەکەت لە ماوەی 6 مانگ بکەوێتە سەرکار بۆ ئەو 6 مانگە دەبێت پارە دابین بکەیت بۆ ئەو 6 مانگە دەبێت بەرنامەتەوێت پێشەوەی دەست بە پرۆژەکە بکەیت دەبێت خەڵک ئامادە بکەیت بۆ خۆت ئامادە بکەیت ئێمە شتێکمان هەیە ئێمە بۆ خۆمان سەریحنی لەگە نەفسی خۆمان بۆ نمونە من دەمەوێت پرۆژەیەک دابنێم لەوانەیە خۆم ئەو قابلیەتم نەبی ئەو توانایم نەبی بتوانە ئەو پرۆژە سەریحنی لەگەرە خۆمان من خۆم هەڵناسەنگەنم زانم چۆنیم ناچم خۆم تەتور پێ بکەم بۆ نمونە من هەر لە کتابەکەشم باسم کردیە ئیدی هەر لە بیدایەت مرۆڤ بۆ ئەوی بتوانانی سەرکەوتوبی دەبێت زمان بزانی کۆمپیوتەر بزانێت ئینتەرنێت بزانێت دەبێت بەلای کمی ئەگەر ئەو ڕوبتەیە لە کوردستان سەرکەوتوبی لە بواری بزنس و وەبەرهێنان و ئیدی کار و دەبێت 5 زمان بزانی کوردی عەرەبی ئینگلیزی باش دکتۆرەگەر کەسێگەمانەی نەزانی کەواتە شکستی خواردووە کەواتە ناتوانێت بگا بۆ ئامانجی هەیەی یاخود هەنگاوی هێواشتر بنێت چۆنە بە تایبەت تۆ ئەزمونێکت کردووە کەس نییە بە شکستانە ڕۆشت بێت چۆن نتوانێت ئەو شکستە بکاتەوەی کە هەوێنیەوەی دواتر هەنگاوی زیاتر بنێت هەوڵی زیاتر بدات ئەمن سوپاسی جەنابتان دەکەم دانیشتمان ئێستا بۆ چییە بۆی خەڵک بە شکستی ئێمەدانەوە من کە ئەوە فێر بوومە لە کتێبەکەش باسم کردووە ئەوە ژیانێکم لەسەردانەوە بینەر دەتوانی یان خوێنەر دەتوانی
استفادە لێ بکات بەو شکستانە دانەڕە بەو قۆناغی کەتن و هەستانەوە دانەڕە ئیدی ئامانزی سەرەکی جەنابتانیش وەکو دەستگایەکی ئاعلامی بەقووەت لە کوردستان ئادا ئامانجەکەمان ئەوەیە کە خەڵک بەو ڕێگایە دانەڕە ئیدی ئەوە کێ قسەیەکی جوان هەیە دەرێ الحەکیم و مەنی تەعاضە بغەیری ئینسانی عاقڵ ئەوەیە سوود لە کەسانی تر وەربگری بەس ئینسانی ماندی کێیە ئەو کەسەیە کە سوود لە خۆی وەردەگری هەمیشە دەکەی و هەڵدەستێتەوە ئیدی ئەمن ئەو پرسیاری جەنابەت حەز دەکەم بۆ حکوومەت بێ بۆ زانکۆکان بێ بۆ ڕێکخراوە مەدەنیەکان بێت کە خەڵک دروست بکەن کە بتوانن سمینار و کۆرسات و ئەو شتانە بکەن بۆ ئەوی خەڵک بەو قۆناغانە دانەڕەوە کە لە غەڵەتی خۆی فێربی ئیدی بەڵێ ڕاستە هەمومان دەکەوین بەس هەڵدەستینەوە هەمومان غەڵەت دەکەین بەس فێر دەبین هەمومان زەرەر دەکەین بەس دوایە قازانج دەکەین ئەوە شتێکی ئاساییە بەس ئەمە دەمانێت ئەوە کەم بکەینەوە لۆ چکە لە کۆتاییدا باجەکەی ئەو حکوومەتە و ئەو کۆمەلگایە و ئەو کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەو خەڵکەکە دەیداتەوە ئیدی ئەمن ئەزمونێکی خۆمان بواز دەکەم بۆ نمونە ئێمە کە لە پاچی پۆستێک ئەلان دەکەین لەوانەیە لە خلالی 2 ڕۆژ 500 کەس تەقدیم دەکات ئێمە شۆردز دەکەین لەو شۆردز دەبرین 20 کەس اختیار دەکەین لەو 20 کەسە ئەمە بەجۆرەی زانکۆکان دەزانین ئەوانە مستەوان چۆنە من نامێ لێرە ببینە دەستگایەکی ڕێکلام بۆ زانکۆکان بەس بۆ نمونە چەند زانکۆیەک هەیە کە دێنەمە مناقەشیان ناکەین چکە دەزانین مستەوایان باش نییە چەند زانکۆیەکی مستەوایان زۆر باشە بۆ نمونە یەکسەر بە ئینگلیزی بە کوردی بە عەرەبی بە تورکی زۆر جاری وایە قسان دەکاتن سیڤەکەی نووسراوە هە سیڤەکەی زۆر ڕێکپێک نووسراوە دەزانم ئەو بۆ خۆی نووسیتی بەس ئەوی دیکە کە دەبینیم سیڤەکەی بۆ نمونە نووسیتی languages مثلا زمانەکانی نووسێ ئینگلیزی عەرەبی کوردی نووسیان کوردی عەرەبی ئینگلیزی نووسیان سامیش دەرێن باشە سیڤەکە بۆ خۆ نووسیتە دەرێ یەکەمدا دەرێ دوایی کە دەچینی ناتەفاسی دەرێ وڵا ببوورە بۆ خۆم نەنووسیوە بە دەرێن باشە ئینگلیزیەکە چۆنە با بە ئینگلیزی قسام بکەین وڵا ببوورە من ناتوانم ئەی باشە چۆن نووسیتە ئینگلیزی میدیەم یان گوت ئیدی بەداخەوە خەڵکی لە کوردستان وا فێر بووە لە ئیش فێربی ئێکاکە ناکرێت بە ئیش تو فێربی ینی بۆ نمونە من هەموو جاری میساڵێکیان بۆ دەمەوە ناکرێت تۆ بکەوێ ناو ئەو ئۆزە فێرەمەلەوانی بی دەبی پێشوێ بچێ ناو ئەو فێرەمەلەوانی بی ئەتۆ دەبی لە ئاوێکی کەم فێرەمەلەوانی بۆی بتوانانی لە ئاوێکی قوڵ بتوانی مەلە بکەیت ئیدی کە خەڵک دێتە لایمە دەرێم بۆ نمونە دەرێم ئەتۆ کۆمپیوتەر دەزانی دەرێنە فێر دەبم دکتۆر 2 مانگ لەکن بۆ فێر دەم دەرێن باشە بە بەلاژ ئیش دەکەی دەرێنە ئەی دەرێن باشە بۆ لە حسابیم فێر دەبی ئێخە من ئەمن دەمەوێت تو ئیش بکەی من ببێ پێش یعنی تۆ بێ بەرهەمە هەبی بۆ نمونە تۆ ئەگەر $1000 بۆ من مانگی ئیش بکەی منیش 500 دەدەمە تو 500 هیچ دەکەمە مەسرف بەشێکی قازان سەر دەکەم بەسەر خاوەن بەشەکانی باش دەکەم ئەخر لە هەموو وڵاتان علم بە پارە فێری بەس لە کوردستانی ئێمە بەداخەوە علم ئیش ئەزمون هەموو شتێک دەیە بە بەلاش فێری ئێکاکە بۆ بە بەلاش فێر دەبی دە تۆ پارە سەرف بکە من زۆر قسەیەکم هەیە دەرێم ئەگەر بکرێ من بۆم بکرێ نوێژی دەکەم بە پارە مسکەوتی دەکەم پارە بۆی قەدرەکەی بزانانی لێرە لەبەر ئەوەی هەموو شتێک بە بەلاش فێر دەبی قەدری نازانی ئیدی هیوادارم پێم ناخۆشە ینی بەس خەڵک واف کرد دەکاتەوە جارێکیان شتێکیان نووسی بوو کۆمنتێک لەسەر ئەو کتابم گوتویانەوە دکتۆر دەیەوێت چۆن شەهادە بکە بە پارە کاکە ئەی شەهادەکە بۆ پارە نەبی بۆ چییە ئەگە شەهادە بۆ جوانکاری من نەبی بۆ سەقافەتم نەبی بۆ گەورەبوونی من نەبی بۆ دەوڵەمەندبوونی من نەبی ئەی شەهادە بۆ چییە ئەی جەنابەت ئەگەر شەهادە نەبی چۆن دەتوانی بێ لێرە دابنیشی لەگەر من و لەگەر دەیان کەسی دیکە دابنیشی و ئەو دانیشتنی ئێستامان تۆ لیدەربی و ڕابەری بکەی و بیژێڕی و پرسیار بکەی و بزانی چی لە بۆ کۆمەلگامی غێر بە شەهادە فێری دەبی خەڵکی وای تێگەشتە شەهادەکار بۆ ئەوەی لەناو لەسەر مێز دابنێ لەناو یا یەکسەر پێی دامەزرێت و موچەیە گوەرگرە بەبێ ئەوەی پێشتر هەوڵ باد لە ڕێکاریکی خێرخوازیەوە بێت خۆبەخشیەوە بێت هەر هیچنا ئەزمونێک پیاکە دکتۆر تۆ بە پێیەوەی کە ڕۆژانە بەرکەوتنت زۆرە لەگەڵ کەسەکان جا ئەگەر نەخۆش بێت ئەگەر کەسانی دیکە بن وتەی تۆ چییە بۆی کە هاوپیشەکانت هاوشێوەی تۆ ئەزمموی خۆیان بکەنە ڕێنمایی بکەنە ڕێنیشاندەر بۆ هەموو ئەو کەسانی کێنە لایەن ئایا گرنگە لە ڕووی دەرونی و جەستەیشەوە گرنگی بەو کەسانە بدرێکێنە لای ئێوە زۆر گرنگە من بەداخەوە خۆی لە کۆمەلگای ما شتێک هەیە ئەتۆ کە سیاسی بوویدی بە سیاست بکەی کە دکتۆری دەبێت بەس دکتۆر بکەی ئیدی جەنابەت ئێستا ئەو کارێ دەکەی ئیدی دەبێ هەمان ئەو کارە بکەی نەوانە ئەمە دەبێت وەکو ئینسان بژین ڕاست من
بۆ نمونە دکتۆرم لە عیادەی خۆم دکتۆرم بەس دوای دکتۆری خۆ من ئینسانم خۆ من حساسم هەیە و مەشاعرم هەیە و خێزانم هەیە و برادرم هەیە و التیزاماتم هەیە و خزم و کەسم هەیە و خانەوادەم هەیە و ئیدی دەبێ وەکو ئینسان بژیم ئیدی ئەمن پێم خۆشە ئەو مرۆڤانەی وەکو هاوپیشەی منن دوسێ پامەدا یەکەم هاوپیشەکانی من هەموو شتەکان بنووسنەوە شەرنی هاوپیشەی من بۆ نمونە با مەلاکان با سیاسیەکان با مهندسەکان با بزمانەکان من ئێستا بیری کتابێکم هەیە بەزەمێ ئەو کتابە بە زیاتر ئەکادمیانە بنووسمەوە ئەو کتابە بنووسم لەسەر سەرکەوتن چ دەگەیەنی سەرکەوتو مانای چیە بۆ نمونە کەسی سەرکەوتو ینی مانای چیە ئەو مرۆڤە سەرکەوتووە ئایا مرۆڤی سەرکەوتو مانای ئەوەیە پارەی هەبێ پێگەیشت کۆمەڵایەتی بەقوەتی هەبێ ژنەشی جوانی هەبێ منداڵی زۆر بێ برای زۆر بێ شاهادەی گەورەی هەبێ بزنسی هەبێ ئەمن دەمەوێ بەس پێشەوە چەند توێژینەوە بکەم بزانم چی مهمە دوایی مەسەلەن سکۆرێک دابنێن دەخاڵێ مەسەلەن برێم ئەوەی 5 لەو خاڵانەی بەدەست ئەو کەسێک بەڵام دکتۆر بە کۆی گشتی لای تۆ سەرکەوتن واتە چی سەرکەوتن بەڕای من شعورێکە ئەو کەسە هەست بە ئاسوودەیی بکە سوودی هەبێ بۆ دەوروبەری ئەگەر پارەی هەبوو بۆ خۆی نەبێ بە تەنیا بۆ کۆمەڵگاکەی بێ ئەگەر شەهادەی بوو بۆ کۆمەڵگایەکەی بێ ئەگەر پێگەیەکی کۆمەڵایەتی هەبوو بۆ کۆمەڵگای یعنی بەڕای من خزمەتکاری ئەو کۆمەڵگایە ئەو خەڵکی کوردستانمان ئەو کەسێکی سەرکەوتووە ئیدی ئەگەر سیاسی بوو ئەبێ خزمەتکار بێ دکتۆر بوو ئەبێ خزمەتکار بێ دەوڵەمەند بوو ئەبێ خزمەتکار بێ یعنی خۆی پارەکەی خۆی بابرێن شاهدەکانی خۆی و پێگەکەی و خۆی و ئەو پۆستەی کە هەیەی لە خزمەتی کوردستاندا بوو لە خزمەتی خەڵکدا بوو خەڵک پێ ئاسوودە بوو ئەو کەسێکی سەرکەوتووە ئەگەر بەڕای من کەسێکی سەرکەوتو نیە لە هەمان کاتێشدا کەوا بوو شعورێ بۆی دروست دەبێت ئیدی ئاسوودە دەبێت بەختیار دەبێت کامەران دەبێت خۆی لە کۆمەڵگات زیان ناکاتەوە لەگەر منداڵە لەگەر فەقیرە لەگەر دەوڵەمەندە لەگەر سیاسیە لەگەر گەورەیە لەگەر بچوشی بچووکە بەڕای من ئەو کەسێکی سەرکەوتووە ئەو کەسێکی سەرکەوتو نییە کابرا بۆ نمونە 1 ملیۆن دلاری هەیە بەس کەس نەدەی ناسێنە دەبینێ کەسێکی استفادە لێ ناکە شەهادەی هەیە کەس استفادە لێ ناکە بۆ نمونە پێگەیشتی کۆمەڵاتی بەقوت هەیە لەوانەیە بە هەفتەش لەوانێت 10 کەس نەبێنێ ئەو بەڕای منەوە کەسێکی سەرکەوتنی دکتۆر گفتوگۆکەمان زۆر خۆشە پێم خۆشە بەم بەیانیە کە زیاتر قسە بکەین و گوێمان لە هەموو تێکی تۆ بێ بەڵام بەرنامەکە هەرەوەنە دەرفەتمانەدات بۆ هیواین کە هەموو تەکانت هەموو گفتوگۆکەمان ببێتە وزەیەکی یارێنی بۆ بینەر و بیسەرەکانیشمان زۆر سپاس بۆی کە میوانی بەرنامەکەمان بووی زۆر سپاس بۆ جەنابتان ئەمن نووسشم لە کتابەکەی ناوە بۆ جەنابتان حەزم خۆش بوو هەرویستم خۆم داوای کە وتم بزانم ئەوە تۆزێ لە حەزم لە سنی بەسۆلێ نووسەیەکم بۆ زۆر سپاس بۆ جەنابتان بۆ دیارە بە نرخەکە زۆر بۆ ڕۆڵێت کە دەبین لە کۆمەڵگا ئێوە هەمیشە پاڵپشتن و هەمیشەوە کاری بڵاوبوونەوەی زانست و زانیاری و بەرەو پێشتنی کۆمەڵگا زۆر سپاس بۆ هیواین زۆر بەرزبوونەوەی ئاستی دەریا بەهۆی گەرمبوونی گوی زەویەوە هەڕەشە لە کەناڕەکانی کۆنگۆ دەکات. لۆنگۆبەی شوێنێکی بازرگانی مێژوویە لە کەناری ڕۆژئاوای کۆماری کۆنگۆ. ئێستا ئەم شوێنە مێژوویە مەترسی ژێر ئاوکەوتنی لەسرە. خەڵکی ناوچەکە و مێژونووسانیش داوا لە دەسەڵاتدارانی جیهان بکەن کارێک بۆ ژینگە بکەن تا ڕێگری لە گۆڕانی کەشوهوا بکرێت کە ڕەنگە بەهۆیەوە سەدان ناوچە وەکو ناوچەی کە لە کۆنگۆ هەیە لە ناو بچێت و ژیان لە چەندین ناوچەی دیکەش بە هەمان شێوە بسڕێتەوە. لۆنگۆبەی شوێنێکی بازرگانی کۆیلێ مێژوویەکانە لە کەناری ڕۆژئاوای کۆماری کۆنگۆ. لەگەڵ مێژووی گرنگی خۆی ئێستا مەترسی داشۆرینی لەسرە. کەنداوەکە یەکێک بوو لە دەواازە سەرەکیەکان بۆ بازرگانی کۆیلەی ئەتلانتیک کە دەکەوێتە یەکێک لە ناوچە کەناراویە دەگمەن و بەدرینەکانی ئەو وڵاتە. ئێستا کەنداوەکە هەڕەشەی لە ناوچوونی لەسرە لە ئەنجامی هەستانی دەریایی و تێکشکانی ژینگەیی بێوێنەی ناوچەکە. بەپێی توێژینەوەیە کە لە گۆڤاری زانستەکانی زەوی ئەفریقا بڵاوکراوەتەوە هێڵی کەنارەکە بە زیاتر لە 100 متر پاشەکشەی کردووە لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا. Je vois aussi que oui, la mer
من دەبینم کە دەریا چۆن شەپۆل دەدات هەموو شتێک دادەپۆشێت تەنانەت ئەو زیندەوەر و شتانەی هەبوون زۆربیان ڕۆیشتن و نەماون چونکە کاتێک دەریا شەپۆلی گەورە و تووڕێی دەدات هەموو شتێک لەناو دەبات. لە ساڵی 1500 بۆ 1867 کەشتی لە بازرگانی کۆیلەی ئەتڵەسی نزیکەی 12.5 ملیۆن کۆیلەی ئەفریقی لە کەنارەکانی ئەفریقاوە گواستەوە بۆ ئەمریکا و کاریبی. زیاتر لە 2 ملیۆن کەس لە کەنداوی گینی گواسترانەوە کە ئەمڕۆ چاد، ئەنگۆلا، گابۆنی باشوور، کۆماری دیموکراتی کۆنگۆ و کۆماری کۆنگۆی پێکهێناوە. بۆیە بە ڕێگەی کۆیلە ناسراوە. ئەمڕۆم شوێنە مێژوویە بەرەو لە ناوچوون و تەنها چەند گەشتیارێک لە ساڵێکدا سەردانی دەکەن. چارەسەر ئەوەی کە دەسەڵاتێک هەبێت کە توانای تێگەیشتنی مێژووی هەبێت و بێوێت ئەمە وەک مێژوو بهێڵێتەوە بۆنەوەی داهاتوو نیشان بدات چونکە هەموو کات پێویست بە سەرچاوە مادی و مرۆیەکان هەیە بەڵام ئەگەر کاری جدی کەم بێت چی دەربارەی سەرچاوە مرۆیەکان دەسەڵاتداران دێن بۆ ئێرە و قسە دەکەن و ڕاگەاندن دەکەن و دواتر دەڕۆن بۆیە شەپۆلی دەریا لە ناوچوونی ئەم ناوچەیە بەردەوام دەبێت و هیچ کارێکیش ناکرێت بۆ ڕێگریکردن لێی. ئەم ناوچەیە دەوڵەمەندە بە داری مانگۆ بەڵام تەنیا سێداری ڕەسەنی ناوچەکە ماون. ئەگەرچی پرۆژەیەک بە ناوی ماتاچی بۆتۆ واتە دارە ماوەکان ڕاگەنراوە بەڵام هێشتا مەترسیەکانی هەڵچوونی دەریا هەڕەشان بۆ لە ناوچوونی دارە زیندوەکانیش وەک کەناراوەکە. بە هەرباسی پاشماوە نەکەین و زیانەکانی نەکەین لەسەر ژینگە چونکە ئێستا کۆمپانیایەکی فیلەندی لە پاشماوەی قاوە پێڵاو دروست دەکات. کۆمپانیەکە بە تێکەڵکردنی پلاستیک و پاشماوەی قاوە پێڵاوی وەرزشی دروست دەکات و بۆ دروستکردنی هەر پێڵاوێکیش نزیکی 300 گرام پاشماوەی قاوە بەکارهێنێت. ئەمە لە کاتێکدایە کە خەڵکی فیلەندا ڕۆژانە زۆرترین قاوە خۆنەوە و کۆمپانیاکەش باسێکات فرێدانی پاشماوەی قاوە زیانی بۆ ژینگە هەیە و بەم کارەشیانیانوێت ژینگە بپارێزن. دووچاوە ژ قەهوەی حەز دکی تاڵ بە یان شرین بە و بشیر بە یانژی دلنگێتە دەبە دبەک و ئەف پرسا داوی وەکە حەنەکەکی بە لێ بڕاستی دبە ژبەرکۆ کۆمپانیەکە فنلەندی کاریە پێلاوانش پاشماین قەهوێ چێ بکە. لە سەرانسەری جیهانەیەن کۆ بەهتر قەهوێ بەدخۆن وڵاتیان فنلەندینە ئەڤژی لە گۆڕی خستنە ناودەولەتیە قەهوەیە لەو ماژی کۆمپانیا ڕێنسیا پێلاوان هزر کرد کۆش پاشماین قەهوێ و پلاستیکێ پێلاون وەرزشی چێکە. پێلاوێن وەرزشێک و ژێ قەهوێ هاتنە چێکردن. ئەرێ ئەڤ ڕاستە ئەف دین بوونەکە ئەم دەزانن لێ بلە ئەم بزانن کو ji بۆ دەما 2 ساڵان ئەم لە کەرستەکی دیگەرهان ji بۆ پێلاوێن خۆیان وەرزشێ مەگەلەک تاقی کردن لێ دەداویە دەمەگوت ئەم ji قەهوێ حەز دەکەن و ئەم دەزانن کو بەهایوێ گرانە مەگوت ڕۆژانە لە تەوایە جیهانێ 2 ملیار کەس قەهوێ دەخۆن و قەبارەیەکە مەزنجی تێ هاوێتن لەو مامە هزر دە پاشمایان قەهوێ دەکرد پاشمایان قەهوێ ئەم تێکلی پلاستیکی دکن و ئەم بەشێ سەری ji پێلاوێن خۆ پێچێت. لە گۆر کۆمپانیە ئەفکارێوان هەولەکەش بۆ کەمکردنا باندۆرا قەهوێ لەسەر ژینگەهەیە ژبەرکۆ دەما قەهوە دگەلگلێشێ تێکل دبە غازە میثان بەردەدا کۆ باندۆراوێ غازەیە مەزن لێ دیاردەیە قەتیسبوونا گەرمێ هەیە ساڵانەژی 6 ملیۆن تۆن ji قەهوێ تێ بکارانین لە جihên گلێشێ تێ ئاوێتن سەرۆکە جیبجیکاری کۆمپانیەژی دبێژە ساڵانە تەنێ 5 سەدەی ji قەهوا تێ ئاوێتن جارەکەدن تێ بکارانین لەو ماژی وان هزرا vê بیرۆکەیە کرد. دەمامە دەست پێ کرد مەزانی کو تەنێ 5 سەدی ji پاشمایان قەهوێ جارەکە دن تێنە بکارانین و بڕاستی پاشمایان قەهوێ پاشمایان بایۆلۆژینە و gelek ji gaza mîsan têde heye û ew bi 32 caran ji duyem oksîd karbon dijwartir e. Lewmaya ku em dikin ew e ku em xwe la jiyanê dirêjtir bikin. پێلاوە هاتی چێکردن لە دژی ئاوەیە هەر پێلاوێکژی دەردۆرا 300 گرام ji پاشماین قەهوێ خۆدگرە کۆ دکە 21 کوب قەهوە. ئەو کۆمپانی پاشماین خۆی ji خواردنگەه و قەهوەخانەیەن سەرەکە لە ئاسیا کۆم دکە. Di bazar de gelek berhem hene lê em dibînin ku ew berhem ne ji bo gencan û rêya ku pê berhemên xwe difirûşin jî gelek erzan e. Em naxwazin weke wan bin em dixwazin biranda me bimîne û ne tenê firotin lê belê xwedî erik jî be.
We want to be a brand where it's like, yeah, we make sustainable products, but they are cool. Vê kompaniyê kariye heta niha ji vî karî $800,000 sûdmend bibe. Di plana wan de jî ku cilûbergan jî bi heman awayî çêbikin. Wate mirov wê ne tenê qehwê vexwe lê belê wê ji wê qehwê jî li xwe bike. Helbet jî hezkirin qehwê wê berî her kesî wan cilûbergan bikirin. کەواتە لە ڕێگەی ئەم کارانەوە بۆمان دەرەکەوێت کە هیچ کامێک لە ئێمە هیچ مرۆڤێک جیاوازی نییە لەگەڵ مرۆڤێکی ترە و هەمیشەش پێتان ئەڵێم ئێوە ناوازن، ئێوە بەهێزن، ئێوە داهێنەرن ئەگەر بتانەوێ و ئەگەر هەوڵی بۆ بدەن. بۆ هیوام کە بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژ باش جێی سوود و ڕەزامەندیەوە ببێت و بەیانێکی خۆشتان لەگەڵ ئێمە بەسەر برد بێت. ماڵەوە.